بەهۆی ئەوەی ماوەی زیاتر لە 4 مانگە موچەکانیان دواکەوتووە، کرێکارانی کۆمپانیای نمەک کە خزمەت بە بنکە و مەڵبەندە تەندروستیەکان و نەخۆشخانەکانی چەمچەماڵ دەکەن، لە دۆخێکی خراپی داراییدا ژیان بەڕێ دەکەن. ئەوان باس لەوە دەکەن لەگەڵ ئەوەی ڕۆژانە و بە بەردەوامی ماوەی زیاتر لە 6 کاتژمێر دەوام دەکەن و مەترسی لەسەر ژیان و تەندروستیان هەیە، بەڵام زیاتر لە 4 مانگە هیچ بڕەپارەیەکیان وەرنەگرتووە. لە 6 بەیانێکیوەتی مە یەکینەوە ڕۆڕۆین بەرە وەڵا چۆن ژیانمان پاسمان گرت و نەفەری بە 20,000 دەین. هێشتا ئەمڕۆ بەیەکە کار سایەقەشەوی نایە ناتان تێرم بەخوا دوێنێ حەدیسێ بۆ کاکەگە ئالەنێ خێف مەوجیدا بوو نەسێکی خۆم نێ بە تەقوتە نەپاکم گودەستۆ لەگەڵ ئەو پیاوە ئەختیارە هەکمان پاکمان گودە ماوەی 4 بۆ 5 مانگە موچەما وەرنەگرتووە، بەڵام لە مانگی 4 و تا ئیساکەی ئێمە موچەما وەرنەگرتووە. داواکەین لە حکومەت کە ئاوڕێکمان لێباتەوە و ئێمە هەمومان مناڵی فەقیرین و یەک ڕۆژێنێمە خەسخانە وێران لەبێ هەمووی خوێنەی خوا پیسیی خوا ژیانمان زۆر قرس بووە زۆر هەمومان کلێچین خاوە ماڵ ناڵین هەمومان معیشەتمان ناڕوە. 4 مانگیشە دواکەوتووە وەڵای عەزمان خراپ وەڵای ئێمە هیچ موچەیەکمانێ بەس ئێمە خەسەخانە نەبێ کرێکاریەکەین و موچەمان وەرنەگرتووە برای گیان. وەڵای ژیانمان زۆر قورس ژیان کە تۆ پارە نەبێ ئەی قورس نییە وەڵای ئەوەنە قورسە نەبێتەوە. ئێمە کرێکاری بۆ ئەوکەین کە موچە وەرگرین وایە ئەینا ئێمە بەم تەمەنەوە بۆچی تین کرێکاری بکەین کرێکاری بۆ ئەوکەین کە موچەمان بەنیە. نوێنەری کۆمپانیای نمەک لە قەزای چەمچەماڵ دەڵێت لە ساڵی 2021دا حکوومەتی هەرێم هیچ بڕەپارەیەکی بۆ خەرج نەکردوون، بەڵام خۆیان لەسەر ئەرکی کۆمپانیا موچەی 4 مانگی کرێکارەکانیان داوە. وتەبێژی تەندروستی چەمچەماڵیش باس لەوە دەکات کرێکارانی کۆمپانیای نمەک خزمەتێکی زۆریان بە کەرتی تەندروستی سنوورەکە کردووە، لە ئەگەری مانگرتنیان گرفتی زۆریان بۆ دروست دەبێت. نەوەڵا لەوەتی دەستمان گودە بە میشە هیچ بودجەیەکمان بۆ سەرف نەکراوە سلفەمان بە هیچ شوێ بۆ سەرف نەکراوە. 4 مانگمان لە گیفانی خۆمانداوە بە کرێکارەکانمان. ئەوەی شەکەشمان ئێمە لە ئەنجومەنی وەزیران ڕاوەستاوە کتاب و شتەکەمان هیچ بەرپرسێکیش نهاتوو بەدەم کێشەی ئێمەوە. چی ئیشی ئەم خەسخانانە هەیە لەسەر ئێمەیە لە 95 هەرچی ئیش خەسخانەکان ئێمە بە زیادە بۆیان نەکەین باخچەیە داگرتنی مواد و شتە پاکردنەوەی خەسخانەکانە هەرچی بە زیادە بۆیان نەکەین بەکەمە بۆیان ناکەین. بەدڵنای گرفت دروستە بێت چونکە لە ساڵی 2014 ئێمە هیچ کارمەندێکمان بۆ دانەمەزراوە و ساڵانەش ڕێژەیە کارمەندمان بەڕاستیەکەی خانەنشین دەبێت بۆیە پێویستی تەواومان بە تایبەتی هەرسیە نەخۆشخانە سەرەکیەکانمان پشتیان بە ئەم کارگوزارانە بەستووە. بەدڵنیایی ئێمە وەکو حقیقەتێک باسیکەین سەرۆکی وحدەی داری شارەکە قایمقامەتی قەزای چەمچەماڵەوە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی کاک دکتۆر سەباح هیمەتی تەواویان تیا کردو و خۆشبەختانە گەیمانە نەتیجەیەک لە ئێستاکەدا موافقەی دەرچووە. ئینشەڵڵا چەند ڕۆژی ئایندە ئەمرەکەی دەکاتە لامان و ئەتوانین ئەو پارە سەرف بکەین بۆ کارگوزارەکان. کرێکارانی کۆمپانیای نمەک لە سنووری قەزای چەمچەماڵ ژمارەیان 81 کرێکار و چاودێرە لە 11 بنکە و مەڵبەندی تەندروستی و نەخۆشخانەی سنوورەکە ڕۆژانە خزمەت دەکەن. بڕی موچەی ماگانەی هەرێکێکیان تەنها 270,000 دینارە. کۆی موچەی سەرجەمیان بۆ مانجێک 21,870,000 دینارە کە هێندەی موچەی 2 پلە باڵای ئەم هەرێمەیە. لە ئەگەری زیاتری دواکەوتنی موچەکانیان چاوەڕوان دەکرێت بایکۆتی شوکارەکانیان بکەن. هەر ئەمەش گرفتی زۆر بۆ کەرتی تەندروستی سنوورەکە دروست دەکات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.